چیرۆکەی تۆ چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشە ڕاستەکەی ئەوەشە کە بە سووتان دەست پێەکە بە سووتان بۆ تۆ بێ بە خاڵی وەچەرخان یعنی پێمە خۆشە بزانین ئەمە چی بۆ ڕوویدا لە ڕاستیە ئەمە وەکەوەی کە جەنابەت باسی کرد یعنی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە بوو زۆپای ماڵەوە گەڕی گرت من خۆم لە دەرەوە هاتبووینەوە جلی کوردیم لە بەرابوو فەقییانەکەم نەوتاوی ببوو لە نەوتاییبوونی فەقییانەکە گەڕی گرت و ئەوەی کە ڕوویدا من ڕاستەکەی ئەو ڕووداوە ساڵێکی زۆر زۆر ناخۆشم تێپەڕان ئەو ڕووداوە توانم بڵێم ژیانی منی کرد بە دوو قۆناغەوە قۆناغی پێش ڕووداوەکە و قۆناغی دوای ڕووداوەکە لە دوای ڕووداوەکە ئەولەویاتی بەهاکان لە لای من گۆڕاوە یعنی مەسەرەن هەموو کەسێک لە ژیانیا فەلسەفەیەکی هەیە کە لەسەری ئەڕوا لەو فەلسەفەیە کە هەیەی بۆ ژیان ڕیزبەندیەکی بۆ بەهاکان داناوە ئەمە یەکەمە ئەمە دووەمە ئەمە سێمە من ئەو ڕیزبەندیم گۆڕا لە دوای ئەو قۆناغی کە بەسرم هات و یعنی سەیری ئەوم کرد کە یعنی ئینسان لە هەموو لەحظەیەکە مستعید دەبوو ئەوەی کە تەواو کۆتایی بە ژیانی بێ هەرچەنە من خۆم لە پێشتریشەوە هەر لە مناڵیەوە متەدەین بووم یعنی نوێژ و ڕۆژ و ئەو شتانەی کە ئیسلام واجبی کردووە جێبەجێم کردووە بەس باڵاپۆشیەکە بوو چەند جاریش بیرم لێ کردبەوە بەس لەبەر ئەوەی کە وەگوتم بەهاکان لەلام ئەولەویەتیان نۆعێکی تربوو نەمتوانی بوو بگەم ئەم بڕیارەی کە ئێستا داومە بەس کە ئەو ڕووداوم بەسەرهاتەر لە دوو هەفتەی یەکەم یاخو لە مانگی یەکەمی سوتاویەکەمە ئەو بڕیارەم داوتم ئەگەر ئەم جارە بتوانم ژیانی ئاسایی خۆم دەست پێ بکەمەوە ئەوە ئەبمە باڵاپۆش و ئینشاڵڵا چم بۆ ئەمرەش ئەوە جارێ ئەوم جێبەجێ نەکردو بە دڵنیاییەوە جێبەجێ یەکەم ئینشاڵڵا